بۆیە لە ئێستادا بە بۆنەی ڕاگەیاندنی پشوەکانی جەژن و هاتنەوەی وەرزی بەهار و نەورۆز هاونیشتیمانیانمان گەشت دەکەن. بۆیە بە پێویستی دەزانین وەک بەرپرسیارەتی سەرشانمان و ئەرکی نیشتیمانی هاونیشتیمانیان ئاگادار بکەینەوە کە لە کاتی گەشت و خۆشی و گەشتی شاخڕەوی لە نێو سروشتی جوانی کوردستان نزیکی ناوچە مەترسیداریەکان و چێلگەمینەکان نەکەونەوە و خۆیان و کەسوکاریان بپارێزن. هەروەها لەبەر ئەوەی ئەمساڵ بەفر و باران زۆر بووە، ئەگەری جێگۆرچەی مین و شێوانی نیشانەکانی ناوچەمین ڕێژکراوەکان زۆرە لە هەموو ناوچەکان، بۆیە دەبێت زۆر وریابین. هەروەها لەبەر شەڕی ئێران ئیسرائیل موشک و درۆن لە زۆر ناوچە کەوتون و مەترسی یەکجار زۆریش دروست دەکەن و مەترسی ئەویان دەبێتن کە لە کاتی دەستکاریکردن بتەقنەوە و زیان بە دەوروبەر و بە کەسەکان بگەیەندرێت. بۆیە نابێت بە هیچ شێوەیەک دەستکاری درۆن و پاشماوەی موشکەکان بکرێت و بەداخەوە ئەم ساڵیش سێ هاونیشتیمانی لە سنووری پارێزگای هەولێر و بە دیاریکراوی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەرمین کەوتون.